سڵاو بینەرانی عزیز بە بەرنمەیەکی دیکە لە زنجیرە بەرنمەکانی پێکی کۆمەڵە کە چالاکی و هەواڵەکانی تایبەت بە کۆمەڵی تێدا باز دەکرێت لە خزمەتتانداین. پەیوەست بوونی پۆلێکی دیکە لە لاوانی خەباتکاری کوردستان بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. پۆلێکی دیکە لە لاوانی شۆڕژگەری کوردستان پاش تێپەڕاندنی دەورەی سیاسی نظامی بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە پەیوەست بوون. ڕۆژی سێشەممە ڕێکەوتی سی پوشپەر پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی خوازیاری پێشمەرگایەتی پاش تێپەڕاندنی سەرکەوتوانەی دەورەی سیاسی نظامی بە شێوەی ڕسمی پەیوەست بوون بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتیان لە شان کرد. پۆلێکی دیکە لە لاوانی شۆڕژگەری کوردستان پاش تێپەڕاندنی دەورەی سیاسی نظامی پەیوەست بوون بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕۆژی ڕابردوو سێشەممە سی پوشپەر پۆلێکی دیکە لە کچان و کوڕانی خوازیاری پێشمەرگایەتی پاش تێپەڕاندنی سەرکەوتوانەی دەورەی سیاسی نظامی بە شێوەی ڕسمی پەیوەست بوون بە هێزی پێشمەرگەی کۆمەڵە و چەکی پڕ لە شانازی پێشمەرگایەتیان لەشان کرد. سەرەتای ڕێوڕسمەکە کە هاوڕێهەژار مزەفەری پێشکەشکاری دەکرد بە سرودی بانگەواز سرودی ڕسمی کۆمەڵە دەستی پێکرد. پاشان یەک دەقە بێدەنگی بۆ ڕێزگرتن لە یادی شەهیدانی کۆمەڵە و سەرجەم شەهیدانی بزوتنەوەی هەخوازانەی کوردستان ڕاگیرا. لە درێژەدا هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە وتارێکی پێشکەش بە ئامادەبوان کرد. هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی لە وتارەیدا ئاماژەی بە گیانفدایی و لە خۆبردووی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ڕابردوو ئێستادا کرد و ڕوو لە هاوڕێیانی تازە چەکدار وتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە ڕابردوودا شانازیەکی زۆری بووە و هەموو کاتێک پاڵپشتی گەلی کورد و چینی چەوساوەی کوردستان بووە و لە مەیدانەکانی شەڕدا حەماسی خوڵقاندووە و هەر بۆیە بۆ ئێوە شانازیە چەکی کۆمەڵە دەکەنەشانتان. سکرتێری گشتی کۆمەڵە لە درێژەدا ڕایگەیاند ئێوە درێژەدەری ڕێگای پێشمەرگەی کۆمەڵەن و ئەوانەی کە بە خەباتیان و لە خۆبردوویان ڕێگای شۆڕشی کوردستان و پێشکەوتنی خەڵکی کوردستانیان ڕوون کردەوە. ئێوە هاوڕێیانی تازە چەکدار بوو پێدەخەنە جێپێی هەزاران پێشمەرگەی دێرینی کۆمەڵە و جێگەی خۆیەتی ڕێزیان لێ بگیرێت و سڵاو بۆ هەزاران پێشمەرگەی دێرینی کۆمەڵە بنێرین کە زۆرێکیان لە ئێستادا لەگەڵ ئێوەن. هەندێکیش لە هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەهۆی شەهید بوون و کەم ئەندامبوونیان لە ئێستادا ڕاستەوخۆ لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە نین، بەڵام جێگای متمانە و ڕێزلێگرتنن و بۆ ئێوەش شانازیەکی گەورەیە چەکی پێشمەرگایەتی کۆمەڵەتان لە شان کردووە. هەروەها هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی وتی چینی لاو و کچان و کوڕانی کوردستان نایانەوێ لە ژێر سوکایەتی و ستەمکاریەکانی ڕژیمی ئیسلامیدا کە بە زۆرەملی بەسەر خەڵکی کوردستاندا سەپاندویەتی بژین و لاوانی کوردستان نایان هەوێت باڵی ڕەشی ڕژیمی ئیسلامی بەسەر کوردستاندا کێشرا بێت و مافی ژنان و کرێکاران و باقی چینەکانی کۆمەلگا لەلایەن ئەو ڕژیمەوە زەوت بکرێت و ژنان و لاوان و شۆڕژگێڕان لە زیندانەکانی ڕژیم دابن و ئەو ستەمەی ڕژیم بێوەڵام بێڵنەوە و ئەو چینە خەباتکارە بێگومان ڕێگای خۆی لە ڕیزەکانی پێشمەرگەی کۆمەڵە دەدۆزێتەوە. هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی لە درێژەی وتارەکەیدا ڕوو لە لاوانی کوردستان وتی باشترین ڕێگا بۆ درێژەدانی ڕێگەی شۆڕژگێڕان و ڕێگەی گەیشتن بە ئازادی و مافەکانی گەلی کورد هاتن بۆ ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەیە و ژنان و خوێندکاران و لاوانی کوردستان بەکۆ دەتوانن بڕیار بدەن و بێنە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەوە. لە بەشێکی دیکەی قسەکانی سکرتێری گشتی کۆمەڵە وتی کۆمەڵە ئاڵا هەڵگری خەباتی نەتەوایەتی و خەباتی کرێکاران و دژی ستەمە و بۆیە هەم بۆ ئێوە و هەم بۆ چالاکانی نهێنی کۆمەڵە شانازیە کە لە نێو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا لە پێنا و ڕزگاری خۆیان خەبات دەکەن. هەروەها ڕوو لە دایکان و باوکانی کوردستان وتی دایکان و باوکان ڕۆڵەکانیان بە شانازیەوە بۆ نێو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە بنێرن و هاندەری بەردەوامبوونیان لە خەبات و تێکۆشان بن و ڕۆڵەکانیان لە ڕیزی پێشمەرگەی کۆمەڵەدا فێری فیداکاری و لە خۆبردووی دەکرێن و
دڵنیابن کە ڕۆژی ئازادی هەردێت. دواتر هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی بە خێراتنی هاوڕێیانی تازە چەکداربووی بۆ نێو هێزی پێشمەرگەی کۆمەڵە کرد و هەروەها سوپاس و دەستخۆشی خۆیشی ئاراستەی هەموو پێشمەرگە دێرینەکانی کۆمەڵە کرد کە لە پێناو پاراستنی خەڵکی کوردستان لە دژی ستەموەستانەوە و هەروەها سوپاس و دەستخۆشی لە هاوڕێیان و بەرپرسانی فێرگەی کۆمەڵە کرد کە لەگەڵ هاوڕێیانی تازە چەکداربوو ماندوو بوون و زەحمەتیان لەگەڵیان کێشاوە و لە کۆتایی قسەکانیشیدا هیوای سەرکەوتنی بۆ بەشداربووان و گەلی کورد خواست. بە دوای وتارەکەی هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی کورتەیەک لە ژیاننامەی شەهید تەیموور حوجەت جەلالی لەلایەن هاوڕێ هەژار موزەفەریەوە خوێندرایەوە و دواتر هاوڕێیانی پەلی شەهید تەیموور حوجەت جەلالی چەک و کارتەکانیان لەدەست هاوڕێ مەولود یوسفی یەکێک لە بەرپرسانی فێرگەی پێشمەرگایەتی کۆمەڵا وەرگرت. لە درێژەدا پەلی شەهید تەیموور حوجەت جەلالی سرودێکیان پێشکەش بە بەشداربووانی ڕێوڕەسمەکە کرد و بەشی یەکەمی ڕێوڕەسمەکە بە دوای خوێندنەوەی پەیامی پەل لەلایەن هاوڕێ ئیلهام کاکیەوە کۆتایی پێهات. وتوێژی هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی سەبارەت بە پێکهێنانی بەرەی کوردستانی. هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی لە وتوێژێکدا لەگەڵ کەناڵی ئاسمانی ڕوودا و ئاماژە بە پێویستی پێکهێنانی بەرەی کوردستانی لەم سەردەمە دەکات بەپێی هەواڵی تۆڕی میدیایی ڕوودا و ڕێککەوتنەکەی ئێران و وڵاتانی 5+1 وای کرد دەرگای پێشنیازی هەندێک لە حیزبەکانی کوردستانی ڕۆژهەڵات بۆ یەکگرتنەوە یان دروستکردنی بەرەیەکی کوردستانی ئاوەڵە بێت چونکە بەشێک لەو حیزبانە پێیان وایە لە بارودۆخێکی لەو شێوەیەدا حیزبەکانی ڕۆژهەڵات پێویستیان بە یەکڕێزی هەیە. عەبدوڵڵا موحتەدی سکرتێری گشتی کۆمەڵە بە تۆڕی میدیایی ڕووداوی ڕاگەیاند ئەوە ئەرکێکی زۆر گەورەیە و پێویستیمان بە یەکگرتنەوەیە و هەمیشە لەگەڵ دروستکردنی بەرەی کوردستانی بووین و ساڵانێکە لەگەڵی داین. هاوڕێ عەبدوڵڵا موحتەدی پێی وایە ئەم بارودۆخی لە ساڵی ڕابردوو هاتوۆتە ئاراوە جۆرێک لە جموجۆڵی سیاسی فراوانتری خەڵک زیاتر بوونی چاوەڕوانیەکانی خەڵک لە حیزبەکانی ڕۆژهەڵات و هەوڵدان بۆ دروستکردنی بەرەیەک یان هاوپەیمانیەکی گەورەتری سیاسی پێویستە لەوەی کە ئێستا هەیە و 100% لەگەڵ ئەو قسەیەداین. حزبی دموکراتی کوردستان نزیکەی 9 ساڵە لە حیزبی دموکراتی کوردستان ئێران جیابووەتەوە. وەک بەرپرسانی ئەو دوو حیزبەش دەڵێن ئاسۆی یەکگرتنەوە هێشتا ڕوون نییە بەڵام بە گۆڕانی هەر بارودۆخێک لە ئێران و ڕۆژهەڵاتی کوردستاندا دەبێت حیزبەکان هاو هەڵوێست بن چونکە یەکدەنگی دەتوانێت ئامانجی حیزبەکان بپارێزێت. کەریم سەقزی ئەندامی پەیوەندیەکانی حیزبی دموکراتی کوردستان یەکگرتنەوەی حیزبەکان و یەکڕێزیان هەمیشە بە پێویست دەزانێت. ئەو دەڵێت بەڵام بۆ ئێستا زۆر پێویستتر بۆیە ڕاستەوخۆ کاریگەری هەیە لەسەر هەماهەنگی و پێکەوە کارکردن بەمەش توانە و کارایی حیزبەکان دەچێتە سەرەوە. ڕاگەیاندنی ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات و مەحکومکردنی جینایەتی ئەسید پڕژاندن بە سەرروڕۆی ژنانی بۆکان. کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات بە بۆنێکردەوەی نامرۆڤانەی ئەسید پڕژاندنە سەر 4 ژن لە شاری بۆکان ڕاگەیاندنێکیان دەرکردووە کە دەقەکەی بەم شێوەیەیە. هەروەک لە میدیاکانەوە باسکراوە شەوی 23 لەسەر 24 گەلاوێژی 1394 ڕێکەوتی 14 ژوئیەی 2015 لە شاری بۆکان هاوکات لەگەڵ هاتنە سەر شەقامی خەڵک بۆ دەربڕینی شایی لە ڕێکەوتنە ناوەکیەکەی ئێران و 6 دڵهێزی جیهان شەمشەمە کوێرە دژە ژنەکان ئەو هەلەیان خواستەوە و ژەهری جەهل و نەزانیان کردە ئەسید و پڕژاندیانە سەر و ڕووی 3 کەژ لە کچان و ژنانی ئەو شارە. ئەگەرچی دەستگا ئینتیزامیەکانی کۆماری ئیسلامی لەو شارە کەسێکیان بە تۆمەتی ئەنجامی ئەو جینایەتە دەستگیر کردووە کە هێشتا زانیاری تەواو دەربارەی بڵاو نەکراوەتەوە بەڵام بیرمان ناچێتەوە کە ئەوە سیاسەت و یاسا کۆنەپەرستەکانی کۆماری ئیسلامی ئێرانە بۆتە خۆی ئەم جینایەتە. هەر 3 مانگ لەمە و پێش بووکە یاسای پشتیوانی لە ئامرانی بە معروف و ناهیانی لە مونکەریان لە مەجلیسی شۆرای ئیسلامی پەسەند کرد و دەستی جینایەتکارانی نەفس نەزم و کورتبینیان ئاواڵە هێشتەوە کە تەنانەت بە دوواداچوونی یاساییش چاوپۆشیان لێ بکرێت. ڕێکخراوی کۆمەڵی ژنانی ڕۆژهەڵات دەنگی دەخاتە پاڵ دەنگی ناڕەزایەتی خەڵکی کوردستان بەگشتی و خەڵکی شاری بۆکان بەتایبەتی بۆ مەحکومکردنی ئەو جینایەتە قیزەونە و هاوخەمی خۆی بۆ قوربانیانی ئەو جینایەتە دەردەبڕێت و هیوای وەدەستهێنانەوەی سڵامەتی و چارەسەریان بۆ دەخوازێت.
ڕێکخراوی کۆمەڵەی ژنانی ڕۆژهەڵات 15 2015. لێرەدا گەیشتینە کۆتایی بەرنامەی ئەمڕۆی پێکی کۆمەڵە. بینەرانی عزیز، زۆر سپاس کە ئەم جارەش تا کۆتایی بەرنامە لەگەڵمان بوون. کات و ساتێکی خۆشتان بۆ هیوادارین تا بەرنامەی داهاتووی پێکی کۆمەڵە ماڵەوە.